سلام وسهلا. باش مو سلام بخير. سلامت بی احوالت؟ باش من تو شوني؟ باش بی. سلامت. ما مستوى زانم سبي واني يكم ودومتني ونيا؟ بەڵێ نیمە. زۆر باشە. ئەوجا ئەتانین کۆبوونەوەیەکی کچکەدانێت؟ کۆبوونەوە دەربارەی چی؟ حەز ناکەم درۆت پێ بڵێم. دەربارەی براکەی مامۆستا ئازادە. نەفەس خان، من تەواو خۆم لێکلا کردو تۆ پێشم وتووە. دەزانم. من پێم و نامەوێت زەواجکەم نایکەم. دەزانم بەخوا بەس ئێستا تەکلیفی لە من کردووە ئەمەش بۆ ئاخر جار بێ. خۆتان یەکلایی بکەنەوە. دانیشن بە جوانی قسەکان بکەن. ئەم جارەشە لەبەر خاتری تۆ، بەڵام بە مەرجێک ئەبێ تۆش دانیشی لەگەڵمانە. تاوە ئەگە دوا دڵت مرتاحبە منیش دانیش. باشە مامۆستا گیان. تا یەکەم جارێ شتت نییە؟ ناگیانم. جارە بەیامەتی کاتێکی خۆشیان. مامۆستا ببوورە بێزاریشمان کردی. ناساییە. باشە بۆ شو ناکەی؟ مامۆستاگیان چەند جار ئەو بابەتەمان باس کرد ئێمە 15 ڕۆژە من بە ئێواڵم. نامەوێت تەواوی تر بە زۆریە. مامۆستاگیان من چەند جار بە تۆم وت ناتوانم باوەڕ بکەم. ڕاست دەکەی. مامۆستا باوکمان تۆزتان بی؟ ئاستا دێک باشە. باش ئێوە ئافرەتن قسەی خۆتان بکەن ئەمن بابەتە بەو چاتی قسە لێ بکەم. باش باشە. باشە مامۆستا هەستەکەم چیرۆکێکی خەمبارت هەیە. بۆت بۆم باس ناکەی. خەڵک قسەت لەسەر دەکا. خەڵک چیەڵێن؟ بۆ نمونە یەکێک دەڵێ ئاشقە و چاوەڕێ ماشوقەکەیەتی. چیکە؟ یەکێکی تریش دەڵێ بە دوای مێردێکی دۆڵەمەندە. چی تر؟ قسە زۆرە. باش کەواتە با من چیرۆکەکەی خۆم بۆ باس بکەم بۆ ئیتر کۆتایی بەم قسە و باسانە بێت. بۆم باسکە. چەندین ساڵ پێش ئێستا دایکم بۆی گێڕامەوە وتی هەمیشە باوکت شەڕی پێفرۆشتم. بۆ؟ لەبەرەوەی کە دایکم دایم کچیە بوو. ئەویش پێوت مادام تۆ کوڕت نابێت نەزۆکیت